لە یەکەم ڕۆژی جەژندا مەم ئاراس و هاوڕێکانی کرانە قۆچی قوربانی شۆڕش و هەموویان گول لە باران کران. شەهاب کەریم لە کتێبی مێژوویەک لە لولەی تفەنگەوە دەڵێت جۆری ململانێ و گیر و گرفتەکانی هێزە سیاسیەکان زیاتر ڕوبەڕووی هێزی پێشمەرگە دەبوونەوە. بەرپرسەکانیش لە هەر شوێنێک چاویان بە یەکتری بکەوتایە ڕێزیان لە یەکتری دەگرت و لە کاتی دوورکەوتنەوە و دوورە پەرێزیشدا پلانیان بۆ لە ناوبردنی یەکتری دادەنا. لەو نێوەندەشدا تەنیا هێزی پێشمەرگە تێوە دەگلا. لە ئەنجامی شەڕی براکوژی سنوورە ئازادکراوەکانی ژێردەسەڵاتی هێزی پێشمەرگە تا دەهاتە سکتر دەبوونەوە و ڕۆژانە چەندین پێشمەرگە شەهید دەکران. سەر لە بەیانی ڕۆژی 7 دەی 1970 مام ئاراس لە مەسەکان و لە گردی شەریف دەبێت. لەگەڵ جەباری عەلی عەوێز نامەیەک دەنێرن بۆ سەرکردایەتی سۆسیالیست و دەڵێن بۆ ماوەی چەند ڕۆژێک دەچینە ناوەندی شارباژێر و دەور و پشتی سلێمانی. پاژنیوەڕۆ کە دەگەنە گردی شەریف چاویان بە مەفرەزەیەکی شەهید یوسفەلچە دەکەوێت و لەوێ هەندێک لە پێشمەرگەکانی یوسفەلچە لەگەڵ خۆیاندا دەبن کە دەڕۆن شەهید یوسفەلچە بە پێشمەرگەکان دەڵێت باش هاوڕێکانتان لە ئامێز بگرن چونکە ئەوە کۆتاجار دەبێت کە دەیان بینن. بەڵام مام ئاراس بڕوای وا دەبێت کە یەکێتی هەرگیز تەقەلەو ناکات چونکە لە ڕووی بۆچوونی سیاسیەوە مام ئاراس لەگەڵ ئەواندا لە زۆر بابەتدا هاوڕایە بە تایبەتی لە بابەتی ڕەسوول مامەند و دکتۆر مەحموود. ئەمە بێلەوەی ئەو بۆ مەبەستی ئاشتی دەچێتە شوێنەکە و هیچ پلانی شەڕکردنی نییە لەگەڵ یەکێتی. مام ئاراس پێش ئەوەی بەڕێ بکەوێت کەسێک ڕادەسپێرێت کە پێی بڵێت چ گوندێک چەکداری لێیە و چ گوندێک لێی نییە. بەڵام ئەو کەسە خیانەت دەکات و دەڵێت گوندی سۆیلەمیش هیچ چەکدارێکی لێ نییە. بۆیە مام ئاراس و هێزەکەی بە سواری تراکتۆرێک دەگەنە ئەوێ. کاتێک مام ئاراس بەسەر یاڵەکەەوە چەکدار دەبینێت لەو کاتەدا دەبێتە تەقە و هەر لە ناو تراکتۆرەکەدا دوو لە پێشمەرگەکانی مام ئاراس شەهید دەبن. بە پێی گێڕانەوەی گوندنشینەکان شەڕێکی قورس لە نێوانیاندا ڕوو دەدات و تاکو هەوا تاریک دەبێت شەڕ بەردەوام دەبێت. مام ئاراس و چەند پێشمەرگەیەکی تر دوای نەمانی فیشەک بەدیل دەگیرێن. بێ لەو پێشمەرگانەی کە لەوێ شەهید دەبن مام ئاراس و 4 پێشمەرگەی تر کە دوانیان بریندارن دەکەونە دەست هێزەکانی یەکێتی. یەکێک لە بریندارەکان حەمەی عەزەکەچەڵ دەبێت کە بەرگری لە مام ئاراس دەکات و جنێویان پێدەدات. ئەوانیش هەر لەوێ و بەبەرچاوی خەڵکی ئاواییەوە شەهیدی دەکەن. دواتر خەڵکی ناوچەکە تکا دەکەن کە مام ئاراس نەکوژن چونکە پێشمەرگەیەکی ناسراوی ناوچەکە دەبێت و خەڵکی خۆشیان دەوێت. ئەوانیش بەڵێن دەدەن کە نەیکوژن. بەڵام بەرەبەیانی ڕۆژی 8 دەی 1970 کە هاوکات دەبێت لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز دوای ئەوەی خەڵکی گوند نانی جەژن دەدەن بە مام ئاراس و هاوڕێکانی لەلایەن پێشمەرگەکانەوە پێیان دەوترێت بۆ نانەکە خەسار دەکەن خۆ ئێمە هەر دەتان کوژین. مەخابن مام ئاراس و 3 پێشمەرگەی تری هاوڕێی بەدەستی هێزی یەکێتی لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا دەبنە قۆچی قوربانی شۆڕش و شەهید دەکرێت.